میهرەبان بەناوی خۆی گەورە و میهرەبان هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر من بە یەکێتر لەوانەکانی فێربوونی زمان لە پێشتریشە ئەومە وتوو بووتان کە دەبێ سەمع واتە گوێدانتان زۆر باش بێت بەوەی کە گوێدانەکەتان باشتر بێت دەبێ ئەنیمەیشن سێر بکەن دەبێ ئەڵبەت بە ژێرنوویسەوە دەبێ حتمەن بە ژێرنوویسەوە بێ فیلمیش دەتوانن سێر بکەن یەکێک لە هاوڕێکانم پرسیاری کردوتی من دەتوانم زمانی عەرەبی فێر بم بە فیلمەوە وتم ئەرێ بەڵام کێشەی هەیە بۆ زمانی عەرەبی وێبسایتەکان زۆر کەمن لە کوردەواریە ئەو زمانیانە دانیا بێت بۆیە منیش چەند ڕۆژ لەمەوە پێش کاناڵی فێربوون فیلمم دانیاوە ئەوە لە خوارەوە لە دیسکریپشنەکە دەتوانن سەیری بکەن بچن ناو ئەو کاناڵە تەلیگرامیەوە چۆن ئێمە لە یوتیوبە ناتوانین کلیپتان بۆ دابنین لە یوتیوبە کۆپیڕایت دەگرێ بۆیە من لە تەلگرامە کلیپەکانتان بۆ دائەنم هەم بە ژێرنوویسەوە بۆ زمانی فارسی عەرەبی یا ئینگلیزی هیوادارم ئەم کلیپە بەدڵتان بێت ئەگەر خۆشتان بووە حتمەن لایکی ئەم کلیپە بکەن و سابسکرایبی بکەن ئەمەشە لە خوارەوە دوودانە کلیپتان بۆ دانم حتمەن سەیری ئەو دوو کلیپێکە بکەن هەمووتان بەخوای گەورە دەست پێرم خواتان لەگەڵ